بینەرانی یازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ، مزیدات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش بەیەوەی ئازیز شاد بوومەوە. بینەرانی ئازیز بۆ هەفتەی بەرنامەکە گفتوگویەک لەگەڵ یەکی لە یاریزانە دیارەکانی کوردستان دەکەین کە ساڵانێک هەم لە خولەکانی کوردستان هەم لە خولی عێراقی ژیاری دەکات و ئێستاش لەگەڵیانی پێشمەرگەی سلێمانیە لە خولی عێراق بەردەوامە. ئەوی شەعبان مەحموودە. کابتن جان سڵاوت لێبێ و دڵخۆشم ئەوڕۆ لەگەڵمانی. خوات لێ ڕازی بێ برایەتی. اینجا بەسوورسیانیش پێ دڵێم خارەزاکووی سەرتاوە کاک شەعبان، پێم خۆشە سەرەتا بۆەوە دەست پێ بکەم. سەرەتای هاتنێ و دنیای وەرزشت بۆ کەی دەگەڕێتەوە و سەرەتی دەست پێ کرد لە شۆ بوو و چۆن دەست پێ کرد؟ بەڵێ سەرەتای دەرکەوتنم وەکو بڵێ لە قوتابخانەکان هەر دەوری قوتابخانەکان نەکرێتەوە. یەکەم جار ڕۆیشتم بۆ ئاکرێ، ڕیس نادی ئاکرێ لەوێ بوو، سەلاحی ئیبراهیم. عەزیز ئەو کاتە لەوێ بوو سەیری یاری ئێمەیە کرد. دوای ئەوە من کە ڕۆیشتمەوە یاریەکە دۆڕین قوتابخانەکان دەرچووین، لە دەورێکە کراینە دەرەوە، ئیتر ڕۆیشتمەوە. دوای ئەوە تەمرینی نادی دەستی پێ کرد. منیش نەمەزانی نادوشتی وا چۆنە. لەو کاتە یەکێ تەلەفۆنی منی کرد لە یاریزانەکانی منتیقەی ئێمە ڕۆیشت و بۆ ئاکرێ، وتی ڕیس نادی ئاکری وتی بابێ بۆ اختیبارات. دوای ئەوە لەو کاتە ڕۆیشتم لە 2011ەوە. دوای ئەوە مدەرەبەکەوتی تەواو بە ئەمە لەگەر ئێمە بێتن لە 2011ەوە ئەلحەمدولیلا لە ناو ڕیاضم تا ئێستاش. یەکەم مدەریبت کێ بوو لەگەڵیانەی ئاکرێەوە لەسەر ئاستیانەکانە؟ فارس ئیدریس بوو. بەڵێ مدەرەبی عەرەب لەم یانانەی یاریت بۆ کردووە. با من ناوەکانیش بێنم لە ئاکرێ و دواتر هەم لە سۆران هەم لە پێشمەرگەی هەولێر و هەم لە دووەک و لە چوارخۆرن ئەو دەربەنی خان و چوارخۆرن و دەربەنی خان و سلێمانی ئێستا لە پێشمەرگەی سلێمانیت. لە هیچ جیانەیەکیانە لە دوای ئاکرێەوە لە پێشمەرگەی سلێمانی یانی زیاتر لە هەمووی ماوێتێتەوە، یانی دوای ئاکرێ هیچ جیانێک ئەو ماوە زۆرە نەماوێتێتەوە. چۆنی ئەم ماوە زۆرە خۆت لە پێشمەرگەی سلێمانی ڕاگرتووە؟ من ئاگداریشم گرێبەست لە یانەکانی دیکەی عێراقیشەوە بووە تۆ گرێبەستی گرانباشت بووە تۆ، بەڵام ئەلیانی پێشمەرگەی سلێمانی ماوێتێتەوە. بەڵێ وەکو ئاماژەت پێکرا نادی پێشمەرگەی سلێمانی هەم لە ڕێوی مەسەلەن زۆر ڕێزم لێ ئەگرن، دواتریش زۆر مرتاحم لێرە. هەر بە شەوکارەکە بووە پێشمەرگەی سلێمانیم جێ نەهێشتەوە بۆ هیچ یانەکانی تر. بەرنامە چییە بۆ داهاتوو بۆ ساڵی داهاتوو یاخود ئەم ساڵ با بڵێن لەگەڵ یانی پێشمەرگەی سلێمانی ئامانجتان چییە؟ وەڵا ئەم ساڵ بە هەموو ینی بە هەموو ئامادەکاریەوە لە زووەوە دەستمان کردووە بە تەمرین شەبوون بە نایەوە بەس هەرمانەوێ سەرکەوین بۆ خولی محتەرەفین. تقریبا 3 مانگ و نیوە خەریکی تەمرینین. ئینشاءالله تومحمان ئەم ساڵەوەیە هەرەبی سەرکەوین پشت بەخوا. لە بواری وەرزشا خۆت بە قەرزارێکی ئەزانی ئەوە کەسێک کە دەسێ گرتوویت و هێناجێتە ناو بوارەکە یاخود بۆ نمونە چاکەی زۆر لەگەڵ تا کردووە ڕێنیشاندرت بووە؟ مامۆستا سەلاحی ئیبراهیم هەر ئەو کابرایی بوو کە بانگی منی کرد مامۆستا لەوێ بەم نیوت وەرە ڕیاضە بکە لە ئاکرێ. خۆم نەمەزانی نادوشتی واچەیە، بەس ئەو تەلەفۆنی کرد بە جماعەتی ئێمە ڕاگەیاند بابێ بۆ اختیبارات. لەو کاتەوە پشتگیری منیشی کردووە تا ئێستا شەر پشتگیری مەکە. چێ بە مامۆستا سەلاحی وتە بۆ یعنی بۆ مامۆستا سەلاح خۆی تۆی ئەناسی یاخود کەسێکی تر هەبوو پێی وتە بوو کەسێکی یاریزانێکی ئاها باشە؟ دەوری قوتابخانەکان ئاکراوە لە ئاکرێ، ئەو لەوێ سەرپەرشتیە کرد و سەیریە کرد. خۆی تۆی بینی؟ بەڵێ لەو کاتەوە ئەو بەم نیوت. پاشە ئەی لە سەرجەم و یانانەی یاریت بۆ کردوونە پێشمەرگەی سلێمانی بە لێدابن لەبەر ئێستا لە پێشمەرگەی سلێمانی لە ماوەی ڕابردووە لە کامیان زۆر مرتاح بوویتە؟ لە دوای ئاکرێ پێشمەرگەی هەولێر زۆر مرتاح بوو. ڕیاضە نەوعێکە لەوێ لە کوردستانە. کام ڕاهێنەرە باشترین ڕاهێنەرە لە ماوەی ڕابردوو پێشمەرگەی سلێمانی لێ یاخود ڕاهێنەری ئیستەتی لێلابە لە پێشمەرگەی سلێمانی؟ ڕاهێنەرەکانی تر کامیان لەژێر دەستیە تۆ مرتاح بوو ئاسوودە بوویتە؟ بۆ نمونە لەوانەیە هەندێک لە یانەیەکە بێت بۆ نمونە ڕاهێنەرەکەی ئاسی لە لووتکەش نەبوو بێت بەڵام تۆ مرتاح بوویتە لەوانە شەیانەکە بێ ڕاهێنەرەکەی زۆر باش بێ بەڵام تۆ لەژێر دەستیان مرتاح نەبوویتە. تۆ لە کامیان لەگەڵ کام ڕاهێنەرە؟ سەلام ڕێزم بۆ گشتیان هەیە هەر لە ڕاهێنەری شتێک فێر بوویمە، بەس بەڕای منەوە محمود مەجید و سەمیر بابوو جیاواز بووینە، زۆر مرتاح بووم لەژێر دەستیان. کامیان بە باشتر ئەزانیت تۆ بۆ نمونەوەکان یاخود بۆ نمونە لە ڕووی ئیدارەدانی تیپەوە لە ڕوو سەرپەرشتیکردنی فەرقەوە؟ لە ئاخر ئەو کاتەی لە پێشمەرگەی هەولێر بووین دەوری کوردستان بوو. ئێستا لە دەوری عێراقیەکە محمود مەجید زۆر مرتاح بووم لەگەری، دەوری کوردستانیش سەمیر بابوو. لە
ماوەی ڕابردووە کە یاریت کردووە ئەم چەند ساڵی ڕابردووە بەڵێ کام گۆڵی خۆت کەوا کردوتە لە هەمووی بەلاتەوە جوانتر بۆوە پێ دوایە بۆ نمونە ئەم گۆڵە هەرگیز لە یاد ناکەی؟ ئەو گۆلەی لەسەر دهۆک دەوری عێراقی دەرەجەیەک بوو. ئەو کاتە لە ڕەمەزانە دەورێکەمانە کرد، مۆبایلەکەیان لە ئێمە سند تقریبا ساعتی 11 و کاتانە بوو، ئەبێ بزوو بە خەمی ساعت 12 ڕۆژی دوای ئەوە یاری بوو تا پێنجی بەیانی نەخەوتم. وتم هەر ئەبێ بەیانی نەجاحەت بینم لەگەر دهۆک، چونکە ئەو کاتەی لێ بوو مدەربەکەی دهۆک زۆر غەدروشتی لە من کرد. وتم ئەبێ هەر ئەبێ جوابی بدەمەوە لە ناو یاریکە، هەر شتێکم کردو ئەبێ بیکە. تەوە ئەو گۆلە لەبیر ناقەت. ئەی لە کام یاریە لەبیر ناکەی؟ نەکە بۆنەوە یاریەک وا هەیە بۆنەوە گۆڵیشت تیان نەکردەوە، بەڵام یاری مێژووی خۆت یاخود ئەنجامەکەی مێژووی وێ بەلاتەوە یا ئەنجامەکەی زۆر دڵخۆشکار بووە بۆ تۆ یاخود باشترین ئاسی خۆت لەو یاریە پێشکەش کردووە؟ یاری ئێمە لەگە ناسریە 2 ساڵ پێش ئێستا یاریمان کرد لەگە ناسری 1-1 تو عادل بووین. ئەو یاریە گۆڵم کرد حەکەم حسابی نەکرد، ڕۆشتە ئەو لای خەتەکە نەیبینی، دوای ئەوە 1-1 لە کۆتا خۆلەکەکان گۆلیان لە ئێمە کرد، سەر نەکەوتین. ئەوە بوو هۆکاری ئەوە سەر نەکەوتی. چ ژمارەیەکت بەلاوە خۆشەویستە بە کۆی گشتی چەندین ژمارە لە بەکردەوە، بەڵام کام ژمارە بەلاوە خۆشەویستترینە؟ 10 و 8 هەردووچیان زۆر مرتاحم پێن. کامیان لە پێشە؟ 10 دەیەکە؟ بەڵێ. یاریزانە چەلۆرەکان زۆرەکان حەزیان بە ژمارە دەیە؟ بەڵێ ڕاستەکە خۆشم مەرکەزم لە مەرکەزی ڕقم دەیاریەکەم بەبەرەوە. بەڵێ. ئەی لە ڕووی عایلەیەوە بەڵێ ماڵەوە بۆ نمونە تا چەند پاڵپشتت بوونە کە لە ڕووی ئەدا یاریکردنەوە تۆ زۆربەی کات بوونەوە کە لە سلێمانی دووری لەوان بەڵێ تا چەند بۆن ئەوان پاڵپشتن وە تۆ خۆت بەتەنە لێری ئەمە کار ناکاتە سەرەوەی کەەوە نامۆرتابیت؟ لە کوردستانە خۆتە زانی پێش هەموو شتێک خوێندن دێت. تۆ تا خوێنەکە تەواو نەکەی ماڵە و پشگیری تۆ ناکە لە هەموو ڕێکەوە. منیش ئاسان نەبوو تا خوێنەکەم تەواو کرد ئەوجا هەر ریاضەکە بە بەردەوامی هەم ریاضە بکەی و هەم خوێندن ئاسانیە، جا دوای خوێنەکە بە تەواوی پشگیری منەکەن تا ئێستاش. یعنی تەلەفۆن وشت هەیە بۆ نەدایەکە زۆر تەلەفۆن وشت بۆ ناکە؟ بەڵێ زۆری شەیکە هەموو هەفتەی هیچ نەیکە ڕۆژانەیەکە بە من خۆشم ئەو کاتێکەوە لە ئاکرێت تەلەبە بۆم هەموو ڕۆژێ وەکو بەرنامەوەکو فەرز دایکم ئێوارە تەلەفۆنی بۆ مەگەر کاوەتر. باڵێ ئەزانی دایک چۆنە. ئەی بەنیازی هاوسەرگیری نیت؟ ناوەڵە جارێت چونکە لە دەرەوە ڕاضەکەم ناکرێت، تۆ لە دەرەوە بیت لەوانەیە ئێمە مانجێ دووجار بڕۆینەوە جارێک بڕۆینەوە بۆت ناکرێت جارێ. ئەی ناتوانین هاوسەرەکەت بێنیت ئەگەر بۆ نمونە هاوسەرگیری بکەیت پلانت نییە بێنی بۆ ئێرە بۆ نمونە بیری لێ بێتەوە؟ ئەتوانی بەس بۆ نمونە بەیانی یاریت هەیە لە بەسڕە تۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ خێزانەکە و لێرە بێ هەم ئەو مرتاح نابێ هەم تۆ مرتاح نابیت. بەتەمای هەتا واز یاری دێنی تا ڕۆمەوە منتیقی خۆمان لەوێ ڕاضە بکەم ئەو کاتە ئینشەڵڵا. کەی؟ وەڵڵا جاری تموحەکەم لە پێشە ناوەڵا. ئەی لە دەرەوەی بواری وەرزش لە کۆی گشتی ژیان تا بۆ ژیانی تایبەتی ئەوانە خۆت بە خەرزارێکی ئەزانی وە؟ وەڵڵا یعنی یار بەجددی کەس شتێکی وای بۆ من نەکردووە بێجگە لە ماڵی ئێمە هەم لە یعنی زۆر دەوروبەرمان زۆرە بووە ڕەخنەگرم زیاتر بۆ لەوانەی مەسەلەن پشگیری منیان کردووە، بەس دەستخۆشی لە ڕەخنەگرەکانەکەم دایم ئەوان وات لێەکەن بەرەو پێش بڕۆیت. لە سەر ئاسی خوێندن ئەگەر باسێکی ئاسی خوێندنی خۆتمان بۆ بکەیت؟ بەڵێ کە داپ ئینگلیزیم لە دۆک تەواو کرا ئاسان نەبوو، چونکە خۆتە زانی ئینگلیزی زەحمەتە یەکەم جارە بێ فێرە لۆغەتەکەبی ئەوجا تا نازەعبیت ئاسانیە. هەرچەنە 5 ساڵ لە دۆک بووم قورس بوو بەس هەر ریاضەکەشم بەڕێیە کرد لەگەڵیە. ینی هەرواز لێنێنەوە زۆر قورس بوو بەس وازم نێنە ئەوانەی لەگەر من بوون لە قسم داخلی ئەوانە ئەوانە زانن کامیان کاریگەری بەسەر کامیانەوە زیانی لێدای بۆ خوێندنەکە زەری لێدای بۆ وەرزشەکە زەری لێوەڵە وەرزشەکە زەری لێدا بۆ خوێندنەوە ساڵی باڵێ ساڵێ بوو بە هۆکاری ئەوەی فەسڵ بکرێم دەوام ناتوانانی دەوام بکەیت و یاری بکەی هەردووشیان پێکەوە ساڵی بووە ڕێگر لەوەی سووترتەوە بمزانکو. هەندێری چیانەوە هەڵبژاردێکی لە سەراسی ئەوروپا یانە لیڤەرپولم و هەڵبژاردەش ئەڵمانیا دوشتی لێک دوور مەگەر بەس کلۆبێکیان ئەوەشێ هەندەر ئاخر کلۆب چەند ساڵێکە بۆتە ڕانەری لیڤەرپۆل؟ لە زووەوە لیڤەرپولم لە زووە ئەڵمانیاکە ئەڵمانیا وەڵ ئەڵمانیا لە 2008ەوە ئەو کاتانە. ئەی باش نازانمی وڵای چەند سەیرەکەم جگە لە ئێستەی کلۆب هیچی ئەڵمانیا لیڤەرپۆل بێکەوە نابەست. بەڵێ زۆر حەزم لە ستایل یاریکردنی هەردوویانەیە لەبەرەوەی. ئێستا بۆ نمونە کاتێک ئەڵێی بەرشەلۆنە و ئەرجەنتین بۆنەوە زۆرێک لەبەر مێسی باڵێ ڕاست یاخود بۆ نمونە
بەرازیل و ڕێڵ مەدرید کە سەردەمی 2002 ڕۆناڵدۆی بەرازیل یا ڕۆبەرتۆ کارلۆس چەندین یاریزانی تر ئەبێ ینی بۆ نەخۆشەویستی یاریزانە یاخود کەسێک وات لێ بکە یانێ گۆڵبژاردەێک هەڵبژێری بەس ئەمەی تۆ زۆر سەیرە. ئێستا ئێمە زۆربەی مەسەلە زۆربەی خەڵکە بینی ئێستا جمهوری یاریزانە نەکییانە ئێستا زۆر یاریزان هەبوو مەسەلە لیڤەرپول من جمهوری ئەوان بوویمە ئەوان ڕۆژ من هەر جمهوری لیڤەرپول ئەمێنمەوە یان منتەخەب هەروە مەسەلە من جمهوری یاریزان نابێن بڵێ وەکو ئۆزێل بێ یان بالاک بێنە من جمهوری منتەخەبەکەم چونکە ستای دیاریکردنیان خۆشە لە بەرەوە حەزم لێیانە. ئەمەی تۆ گشتگیرە لە بواری خواردنە حەزت بە پێشەوەی باسی خواردنەکەم من بابەت پرسیارەتر بکەم لە بواری وەرزشا کێ بە پێشەوەی خۆت ئەزانی؟ زۆر سەرسامی کریستیانۆم چونکە خۆ دەزانی کە وڵ نەدەرە هەر شەڕی تەمەنی خۆیە کات و جمهوری مێسیش. سەرسامی ڕۆناڵدۆ بەڵام جمهوری میسی هەی لەسەر ئاستی کوردستان و عێراقا؟ وەڵا سەرسامم بە بارزان حەیدەر یاریزانەکەی پێشمەرگەی هەولێر هەم لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە هەم لە ڕووی یاریکردنەوە. ئەوانی کۆ پێشووتر لە خولی عێراقی ژاریان کردووە یاخود کێت پێ دوایە باشترین یاریزانی کوردە کە تۆ بینیوتە؟ باشترین یاریزانی کورد چ لەسەر ئاستی ئەوروپا یاری کردوێت چ لەسەر ئاستی خولە ناوخۆیەکانی کوردستانیان خولی عێراقی جاری کردبێت؟ شێرکۆم پێ باشترین کەوا بینیوتە؟ ئارەوەڵە ئەگەر پێکاتێکمان بۆ دیاریکەی ئەو یاریزانانەی کەەوە یاریت لەگەڵا کردوون باڵێ پێکاتێکم بۆ دیارێکی پێکاتەکەی 4-4-2 دایانەی 4-3-3 دایانەی ئەویان خۆی 4-5 دایانی ئەویان خۆت اختیارێکە بەڵام پێکاتێکی یانزە یاریزانیمانەوێت لە گۆڵپارێز و تاوەکو هێرشبەر یاریزانی بڵێ ئەو باشنی ئەو یاریزانانێکەوە لەگەڵ تۆ یاریان کردووە. گۆڵپارێز ئەحمەد بەشار ئێستا لە نادی دۆک باشە باڵێ تاک دیفاعی ڕاست سالار حوسێن ئێستا لە پێشمەرگە لەگەرێمێ پێشمەرگەی سلێمانی. متاخر ڕەهیل شعبان لە ئاکرە لەگەرێمە زۆر یاریزانی باش بەس ئیسابە ڕێگر بوو لەوەی بەردەوام بێ. ئەوەی دووەم متاخری دووەم ئەرێم تەحسین زۆر یاریزانی بووێرە و چاونەترسە. تاک دیفاع چەپ ئارەس کەلاری ئەرتیکاس دانەر نیاز دانەر جەلال و نیاز نیاز ناوواگەشی بێنەسەر نیاز مەغدیت تاک شوبەکان دانە مستەفا خۆمتیان ناکەم وایە نانە خۆم ئەتوانی خۆشتی تیاکە یاسایە ناخر حسابی یارزانی ترم کردووە لە وەسەڵ دانا لەم سەریش لە ڕقم دە هەڤاڵ محەممەد دەربەنی خان تاک شوبەکەی تر ژیار گۆڤند مەهاجمیش کامە مەهاجم زۆر باش و مەهاجمی عەرەبمان زۆر بووە پێشتر کوردەکان عومەر یا عومەر محەممەد یاریزانی چوار قڕنە ئێستا لە پێشمەرگەی سلێمانی بەیەکەوە باڵێ ڕاهێنەرەکان کێ دیارێکی ڕاهێنەرەکەیان محمود مەجید دیارێکم کاپتن محمود مەجید باڵێ ئەی ئەگەر پێکاتێکی خەونەکانت دیاری بکەی لەو یاریزانانەی کەوا شەر نییە لەگەڵ تۆ یاریان کردو بەڵام پێ دوایە ئەم پێکاتێ باشنی ئەو یاریزانە کوردانەیە کە تۆ بینیوتە؟ گۆڵپارێز سەرهەنگ تاک دیفاع چەپ ئارەس کەلاری لەو باشتر لەگەڵ ڕێزم ماشەڵڵە زۆر باش. متاخرەکان هەردی سیامن ئەوەی تر عیمات ئەسعەد لە پێشمەرگەی هەولێر ماشەڵڵە زۆر یاریزانی باش. تاک دیفاع ڕاست شێرزاد محەممەد وابزەم هەر یاریزانی پێشمەرگە بوو لەگەڕێمە. وەسەتەکان بارزان حەیدەر عەبدوڵە سەربەست تاک شوبەکان حەمەیتۆ دانە مستەفا وەسەتەکەی تر کامە وەسەت باش بوو هەژار سابر زۆر یاریزانی باش بوو لە ئاکرێ. مەهاجمەکە شێرکۆ باڵێ ئەیکی بە ڕاهێنەریان ئەگەر ئاوە لە هەولێر بووانە سەمیر بابۆ ئەم کردە بە ڕاهێنەریان ناسەیرە گرنگ نییە بۆ نەگرنگی ڕاهێنەرەکان ڕاهێنەرێکی کورد بێ سەمیر بابۆ کاپتن سەمیر بابۆ باڵێ. پاشە باواز لە وەرچەکە بێنین کۆمەڵە بێنێ سەر ژیانی تایبەتی خۆت حەزت بە چ خواردنیەکە؟ وەڵڵا حەزم بە خواردنی کە لە شێر لا ئێمە باواوە ئەو خواردنە
ئەی قەلی ئاکرێ بابا ئەویش بەس گەڵە شێرەکە یەکەم من زۆر خۆم بە تایبەتی حەزم لە قەلی ئاکرێ بەڵێ زۆر خۆشە ئێستا دەگەر بێمەوە سەردانی ئاکرێ بکەم قەلی نەخۆمە گوازانم لە خزمەتان کە یاد قەلی تایبەتە بە تایبەتی قەلیەکەی ئەو ڕێستورانتی قەلیە ئاکرێ و سەوەستی بەڵێ ئەزانم زۆر شازم ئەو قەلیە بە تایبەتی تاموچێژی خۆی هەیە ڕاستی لەگەڵ برنجی کوردی کەی بێ لە خزمەت قوربانتم لەگەڵ برنجی کوردی دەنەکخڕی ئاکرێە لەوێ هەر برنجی کوردی ئەخۆری لێرە وا بزانم درێژی تێدایە بەس ئەویش چەند نوعێکی هەیە باشەکەی هەیە و هەیە تەقلید دۆشتانە شێرە هەندێک زیاد تەقلید وشتەکەی هێنن بۆ لای ئێمە حسابی ئەسلەکەی لێدەن بە 5 ڕاست دەکەی چوادەی لێگەم زۆر برادێکی خۆم کڕی بووی لە چەند ڕۆژەیە ئەویت بە حسابی برنجی کوردی دەنێک خڕی دەرەجەیەکی ئاکرێ هێناویانە بەڵێ کیلۆیەکی کڕی بوو گرانیش کیلۆی کڕی بوو 5,000 هێلا ئێمە جوانەکەی زۆربەی بە 4,000 ینی لە گشتی جوانتر ئەی کیلۆیەکم کڕیەوە بە 5,000 بەڵام هانی ئەیدۆکەی برنجی ئاکرێگەڵەوانە بەخوا ڕاست دەکەی تەقلیدەوەدەم کاکەوانە برا من خۆم داکرێ لە برنجی زانی خواردوتە ئیتر برنجی ئاکرێت تایبەتە ئارە وەڵڵا ناوەڵە ناگە بەیرە باس پلانت بۆ داهاتووی خۆت چییەوە؟ وەڵە طبعاً هەموو یاریزانی زۆربەی یاریزانەکەن تموحیان هەیە بۆ پێشەوە بڕۆن طبعاً ئێمە گشتمان تموحمان هەیە بۆ پێشەوە بەس ئەمە بەس بە قسەکردنەوەوانە نابێ بێ لە هەموو ڕێکەوە ئیشی بۆ بکەیت چ لە ڕێ خەوتن بێت خەوتنت باش بێت چ لە ڕێ ئەوەی تەمرین بێت تەمرینت باش بێ لەگە مدەڕەبەکان دوای ئەوە بە تەنیا تەمرینشت باش بێ لەگە خواردنەکە ئەبێ ئەمانە زۆر باش بن ئەو زەبڵی وڵات مهم هەیە پلانت هەیە لە داهاتووە لە کوێ بژەی هەرچیتەوە بۆ ئاکرێیان پلانی بۆ دووەک هەولێر الحەمدولله ئاکری زۆر مرتاحم و هەر حەزم لێ بگەڕێمەوە بۆ ئەوی ئەی بەرنامەی دەروی وڵاتت نییە؟ ناوەڵا الحەمدولله سوپاس ناوەڵا ئێمەش پێمان خۆش نییە هیچ کەسێک بچێ بۆ ئەوروپا و بۆ دەرەوڵاتوانە ئێرە زۆر باشترە نیشتیمانی خۆمان خۆشە زۆر خۆشتر و باشترە چیت هەیە بۆ گەنجەکان و لاوەکانی ئیستەکە تەمەنیان بۆنە لە 12 ساڵیەوەی تر بۆن لە تیپی بێچۆ شێران یاخود لە فێرگەکانەوە یاریەکەن چی ئامۆژگاری چیە بۆیان؟ زۆربەی زۆری یاریزانە کوردەکان کە لە بنەڕەت پێڕاگەن باشن دوای ئەوە تەدریجی خراپە بن هۆکارەکەش ئەوەیە بەرنمەیان نییە بەرنمەکە چییە؟ هەم لە ڕووی خواردن هەم لە ڕووی خەوتن هەردووچیان تەواو نییە بێزگە لە تەمرینەکە دووکە شەبابی یەکەم جارە بێ بوونیەی بە قوتت بێ ئەو جا خەو خواردن درست بێت ئەبیت بە یاریزانی باش ماشەڵڵا کورد زۆر یاریزانی باشی تێدایە بگرە ئێستا زۆربەی مدەڕەبە عەرەبەکان گەشتنەوە ئەو قەناعەتەی یەک یاریزانی کورد باشتر هەموو یاریزانەکانی کورد باشتر لە عەرەبەکان هەم لە ڕووی تەمرینەوە هەم لە ڕووی قووەت و بەدەنیەوە بیرت لەوە نەکردوێتەوە کار بکەی بۆ گەشتن بە هەڵبژاردی عێراق؟ بەڵێ بەتەئکید بیرم لەوە کردوتەوە بەس هەنگاو بە هەنگاو ئینشەڵڵا ئەم ساڵ هەنگاو یەکەممان ئەوەیە بڕۆین سەرکەوین بۆ خولی محتەرفین ئەوەی تر ئینشەڵڵا پشت بەخوا ئەگەین. من کاتی بەرنامەکەم زۆر نەماوە پێم خۆشە تو قسەت لە خودای بەرنامەکە هەرچەنە بەرنامەکردن لەگەڵ تۆ و دانیشتن لەگەڵ تۆ بە 2 سەعاتیش تەواو نابێت بەڵام پێم خۆشە تر ئەگەر شتێکت نابێت لە کۆتایی بەرنامەکە ناوەڵە دەستخۆشی بۆ ئێوە و خاستن بۆ تۆ بۆ بەرنامەکەتانەکەم ئینشەڵڵا سەرکەوتووە بن و سوپاس بۆم دەرفەتە میش لە کۆتایی بەرنامەکە زۆر سوپاسی ئامادەبوونی تۆکەم بە سوورچیانی ژێک دوو پێی بڵێم گەلەچی لاوی عزیزی خارەزی بینەرانی عزیز هیچم نەما و بەم شێوەیەش هاتمە کۆتایی ئەڵقەیە مەفتەی بەرنامەکە لە کۆتایی بەرنامەکەشە سوپاسی ئامادەبوونی شعبان مەحموود یاریزانی تیبی تۆپیانی پێشمەرگەی سلێمانی دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو بەرنامەکەی جوانتر و ڕازاوەتر کرد سوپاس بۆ ئەوەش کە تا ئەم ساتە بینەر و بیسەری ئێمە بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیدات بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.